بله تماشاوان هیجا گرنگی دانا حریما کردستانی لسر پروژین جدال پارێزگاه حەلەبجە بتایبەتیژی ev devera pişesazî gul Helepçe deyverê durustkirin rêveberê veberhênana Helepçeyê Zanyar Hemenûrî Mîrza ji Helepçeyê mêvanê min e silav bote kekê zanyar destpêkê de dixwazim bizanibim giringiya avakirina vê navçeya pişesaziyê ji bo Helepçetê çi watê çi kargeriyên wê hene والله سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز کردنەوەی ناوچەی پیشەسازی یاخود دامەزراندنی ناوچەی پیشەسازی بۆ هەڵەبجە یەکێکە لەو کارە گرنگانەی کە هەڵەبجە ئەباتە قۆناغێکی نوێ و گەشە کردووەوە لەبەرەوەی تاکو ئێستا یەکێک لەو کێشە گەورانەی لە پارێزگاکەدا هەیە نەبوونی ناوچەی پیشەسازیە بە بچووک و وەسەط و گەورەوە دابینکردنی 400 نمزەوی لە سنووری پارێزگای هەڵەبجە بۆ ناوچەی پیشەسازی و دروستکردنی سایت پلان و تەوزیعکردنی بۆ چەندین جۆر پرۆژە لە ئاستی جیاواز بە سەرمایی جیاواز سەرجەم ئەو پرۆژانەی کە پرۆژەی بۆ بەرهێنانن لە خۆیان دەگرێت و ئەتوانین بڵین هەڵەبجە ئەباتە قۆناغێکی نوێ و گەشە سەندوو کەک زانیار دەرفەتێن کار یانی divê navçeya pişesazî de derfetên kar re bingehek çawa binemayek çawa peyda dike بەدڵنیاییەوە هەموو پرۆژێکی پیشەسازی کۆمەڵێک هەلی کار لە دوای خۆی ئەڕەخسێنێت بەڵام ئەوەی لای ئێمە جێی بایەخە بەڕاستی بابەتی دابینکردنی 400 و ناوچی پیشەسازی مدەیەکی زۆرە بەڕاستی کاتێکی زۆری خایان لە ساڵی 2016ەوە بڕیاری دابینکردنی ئەم 400 هەیە ئێستا ساڵی 2024 تاکو ئێستا بە کۆتا نەگەشتووە ڕاستە ڕەزامەندی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەرگیراوە ڕەزامەندی وەزارەتی دارایی وەرگیراوە ڕەزامەندی وەزارەتی کشتتوکاڵ وەرگیراوە بەڵام ئەوەی کە لە ئێستادا ماوەتەوە قەرەبووی ئەو جوتیارانەیە کە لەسەر ئەو زەویە کشتتوکاڵیە گرێبەستیان هەیە نزیکەی 40 جوتیار لەسەر ئەو زەویە کشتتوکاڵیانە گرێبەستیان هەیە ئەگەر ئەو قەرەبووە نەدرێتەوە بە جوتیارەکان کارەکە با بڵین ناگا بە کۆتا و ناتوانرێت بەردی بناغیدا بنرێ بۆیە لێرەوە داوا لە بەڕێزان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەکەین کە ئاسانکاری تەسیلات بکرێت یاخود ئیسیسنایەک تایبەت بە پارێزای هەڵەبجە بکرێت بۆ قەرەبووکردنەوەی ئەو بڕەپارەیە کە سەرمایەکەی ناچێتە ملیۆنێک دۆلار بۆی ئەو هاوڵاتیانە قەرەبوویەکی مادی بکرێنەوە و دەستبەرداری زەویەکانیان ببن و ئێمە شۆک و بەڕێوەبەتی گشتیمان و لایەن دەستەی و بەرهێنانەوە بتوانین سایت پلان بۆ ناوچە پیشەسازیە دروست بکەین و بەرهێنەری تایبەت بە خۆی بۆ بدۆزینەوە بۆی هەستێ بە دروستکردنی ژێرخانەکەی لە ئاو و ئاوەڕۆ و جادە و شەقام و کارەبا و تەوزیعکردنی بۆ چەندین پرۆژە لە بەگوێرەی بچووک و وەسەط و گەورە و پاشان گواستنەوە یاخود دەستپێکردنی ئەو پرۆژە نوێیانی کە مامەڵەکانیان لە لای ئێمە و گواستنەوەیان بۆ ئەو ناوچە پیشەسازی کەک زانیاریانê kargeriya wê li ser sektera veberhênanê li parêzgeha Helepçe çûn ev ê بەدڵنیاییەوە لەبەرەوەی تاکوی ئێستا پارێزای هەڵەبجە خاوەنی ناوچەیەکی پیشەسازی نییە کردنەوەی ناوچەی پیشەسازی و دامەزراندنی کارگەکان لەو ناوچە پیشەسازیە کاریگەریەکی زۆر گرنگە بێ لە پێشخستنی کەرتی وەبەرهێنان و بە تایبەتیش کەرتی پیشەسازی کە جارێکی تر ئەتوانین بڵین پیشەسازیەکەش هۆکارێکی گرنگە بۆ پێشخستنی کەرتی کشتتوکاڵ چووکە سروشتی پارێزای هەڵەبجە و ناوچەکە بە کشتتوکاڵ بە ناوبانگە خاوەنی زەویەکی بە پیت و باشین ئەکرێت ئەو بەرهەمە خۆماڵیە خۆراکیانی لە پارێزیاکە و لە ناوچەکەدا بەرەمە هێنرێن هەمویان بکرێنەوە بە بابەتی مەوادی پیشەسازی لە ڕێغ لە قوتونان معلەبات بکرێتە کۆمەڵێک کارگەی گرنگی پیشەسازی خۆراکی کە لە ئێستادا لە ناو پارێزای هەڵەبجە ئەمە تەڵەبیاتی زۆر لەسرە و لەو شوێنەدا دا بمەزرێن و بکرێنەوە و کە ئەوەش لە کۆتاییە چەندین هەلی کاری جیاواز بۆ دانیشتوانی پارێزیاکە ڕەخسێنێت کەک زانیار هەماهەنگیەک چۆن دناوبێنی دەستەی veberhênan û wezareta çandiniyê de jî dive durust bibe girêdayî em bersivî tu dayî
بەڵێ هەماهنگێکی زۆر باشێ لە نێوان دەستەی وەبەرهێنان وەزارەتی کشتتوکاڵەوە لەسەر ئاستی خوارەوەش کە بەڕێوەبراتی گشتی وەبەرهێنان و بەڕێوەبراتی گشتی کشتتوکاڵە هەموو لایەک هەماهەنگین وەک ئاماژەم پێیا گەشتونێتە قۆناغی کۆتایی پرۆسەکە کە ئێستا لە ئێستادا کۆنووسی ڕادستکردن بۆ زەویەکە لەلایەن بەڕێوەبراتی گشتی کشتتوکاڵەوە بەرزکراوەوە بۆ جەنابی وەزیری کشتتوکاڵ و چاوەڕێی فەرمانی بەڕێزیانی بۆ پەسەندکردن بەڵام وەک ئاماژەم پێەیە کێشەی ئەم ناوچە پیشەسازیە قەرەبووی جوتیارەکانە ئەگەر قەرەبووی جوتیارەکان نەکرێتەوە زەحمەتە بتوانێت بەردی بناغیدا بنرێت و وەبەرهێنەری بۆ بدەزرێتەوە و دەست بکرێت بە پرۆژەکە. بەڵێ گەلێک سپاس زانیار حەمەنووری میرزاش حەلەبچەل گەلمە.